سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی یاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشا ناوکەرانم بووینۆمیۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ شارۆچکەی دەربەندی خان. ئێستا لە خزمەتی هاوڵاتیانی دەربەنی خانداین. دەمانوێت پەیامی دیکەی هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە بە ئومێدی وەی پەیامەکان بەدڵی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ لیان دەپرسین لە هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خان ئایا لێرە ژیان چۆن دەگوزارێت؟ ئایا هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خان بە چیەوە سەرقاڵن؟ ئایا ڕێژەی بێکاری لە چه ئاستێکدایە؟ ئایا هاوڵاتیان دەتوانن لەم شارۆچکەیەدا ژێوی ژیانی خۆیان دەستەوە بکەن و بتوانن ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ خوان و ماڵ و منداڵان دەستەبەر بکەن؟ بابزانین پەیامەکانی هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خان چییە؟ سەبارەت بم بابەتە و بۆ بەرنامەی پەیامی تۆ چۆن بمانە دوێن؟ فەرمە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەوانە زاڵمن خوانە ناسن موچە نەما کە موچە نەمایتر وڵات تێکەچێ ملیەکە یا بە داخلی ناو شارەکەی تۆ مامۆستایت داخلی بە پیکا بەکەی ژارێک ناڕەچی بکەین بە پیاوە داخلیەکەی ماوە لەسای سەریم دوو حیز بە دزەوە هیچ بازار ماوە لادانی ئەم حکوومەتە بژێوی ژیانە گەڕێتەوە جارانە گەڕێت لە دەورەی خان دانیشی بەڵێ بە چیەوە سەرقاڵی؟ وەڵی بە ئیش و کار و کاسپی و هەر بەشتانەوە ئاستی بژێوی ژیانی هاوڵاتیانی دەربەنی خان لە چه ئاستێکدایە؟ وەڵی هیچ نییە دەربەنی خان ڕاستی ئەگەر ڕاستیتەوێ هیچی شێ نەماوە لە هیچ کوێ نەک لە دەربەنی خان بەڵام دەربەنی خان خۆی هیچ پرۆژەیەکی دیانە تا هاوڵاتیان ماژڵم پێ و ئیشی کار و کاسبی پێ بگەن کرێکاریە کرێکاریش نەماوە و لە سای ئەم حکوومەتە گەندەڵەوە کرێکاریش نیەڵا لە وڵاتە ئەوەی بژێوی ژیانوێ لەم شارە پایەکەی شکنابم هیچوێ هاوڵاتیانی ئێوە ناچارن کە بچن بۆ شارەکان وەکو سلێمانی وەکو هەولێر وەکو ئەو شارانی دیکە لێ بژێوی ژیان پیاکان ئەگەر لێرە هیچ نەبێ؟ وڵی ڕاستی لەوێژ نەماوە جاران بوو لەوێژ بەستا لەوێژ نەماوە یعنی موچە نەما کە موچە نەمایتر وڵات تێکەچێ ملیەکە هەموو شتێک تێک چووە لەم وڵاتە و هیچ لەجێ خۆیان نیە هیچ شتێک لەجێ خۆیان نەماوە کە خەڵک بژێوی ژیانی پێپیاکە و لەم شارێشە پرۆژەیەک نییە خەڵک ئیشی پێ بکە ینی ئیش کار و کاسبی تیا بکە وەک مەعاود وەک شوێنێک کە خەڵک ئیسفادەی تێ بکە گەنجانی ئەم شارە ئیشی تیا بکەن ئەوەش ئیش بێ لەم شارە خۆی ئیشەکەی بوێ دوکانێک دادەنی ئیمڕۆ دوکانەدانی ئیش و کار و کاسبی نەماوە زەرەرەکەی دوکانەکەش بانی هەم لای بیتەوەی خۆی ینی زەرریشی تیاکەی کەواتە ڕێژەی بێکاری لە ئاستێکی بەرزایە زۆریش لە حەد بەدەر لە بەرزیە ینی ئەگە شارەکانی تو تۆزی جوڵی تیا بێ دەربەنی خان هیچ جوڵەیەکی تیانە هیچ گەنجەکان بە چیوە سەرقاڵن؟ وەڵی هەر هەمووی سەری خۆی لەگرێ لە وڵاتە ئەڕۆ هیچ تێ نییە پێوە سەرخاڵی لە وڵاتە باشە ئەوەندەی من زانیاریم هەبێت ئەم هەیە نیەم ئەوەی سیروانی لێە بۆ ماسیە ڕاوەشتیوە خەڵک تا چەند سوود لەو ئاوا بینێ؟ وەڵی هیچی تیانەمەوە هیچ سوودێکی نەماوە جاران سوود بوو لەو ئەوەیشا ماسی ڕاوە ماسی وشتی تیا بگرێ بەڵام گەنجان بێتاقەتی ڕۆن دوو ماسیە سێ ماسیە بگن ڕاوە ماسیەکانی ژەوانی کە ڕاوە ماسیەکەن و دوکانەکانیانە لێرانە پرسیاریان لێ بکە هیچ شتێنەماویش ماسی حەوزە کشتی تێدە بازاڕ ئەویش ڕواجی نەماوە لەم شارەدا ینی هیچ شتێک نەماوە لەم شارە بیکەی پرۆژەیە نیە لەم شارە گەنجانیشی تیا بکە ژیان بەرەو ڕاوەستان ڕۆشتۆ لێرە دڵنیا بە بەرەو ڕاوەستان ڕۆشتۆ بەڵام ئەبێ خەڵک هیمەتی بکە لادانی ئەم حکوومەتە بژێوی ژیانە گەڕێتەوەکی جارانە گەڕێت بکات چی بکە؟ هیمەت بکە ئەم حکوومەتە بڕوخێنێ شۆڕشێک بەرپابی ئەم حکوومەتە بڕۆخێنێ بەس چارەسەری ئەوەیە لە لای من شۆڕشی برسی دەست پێ بکە لەم وڵاتە و چارەسەرێکی ئەم حکوومەتە گەندەڵە بکە ئەوە چارەسەرێتی خۆی پیشاندان ومان گرتنەوەمانە هیچ چارەسەری لە لاخلیمە وەڵی بە ئیش و کارم دوکانی وێنەگری دێ وایە؟ باڵم ئازاڕ چۆنە؟ وەڵا زۆر باش نێنەوە دامیش نەوە تاکو خەڵک ڕستی معاملات دەگرێ وایە؟ ئارەوەڵا باشە تۆ بوو گەنجێ هەست بە چیەکەی لەم شارۆچکەیەدا هەستەکانت خۆشن هەستەکانت واولیەکە کە دڵت بەم شارۆچکەیە خۆش بێ؟ وەڵا تا ڕادێ باڵ گەنجەکان لێرە زیاتر بە چیەوە سەرقاڵن؟ وەڵی
بە بیاکاریوە بەڵێ بێکاری بوو بە ئیش ئارۆ لەم ڕۆژا بۆ ئیش باشە ئەی ڕێژەی بێکاری لە چه ئاستێکدایە بەرزە هەر زۆر بەڵێ باشە تا چەند کاریگەری ناخۆشی لەسەر دەرونیەوە دروست کردووە کە لێرەدا لە شارۆچکێکی وەکو دەربەنی خانە کە کار و کەسبێکی وای تێدا نەبێت تا چەند هەستێکی ناخۆشی لەسەر دڵدەرونیەوە دروست کردووە وڵای هەستێکی زۆر ناخۆشی دروست کردم گەنجەکان بیومێت بن لەم ژیانە یعنی هیچ شتێک نێبیکەن خوێندکار نیت بەڵێ خوێندکاریشە لە چەندێ لە قۆناغی چواری بەش ئینگلیزی زمانی ئینگلیزی بەڵێ. زانکۆ بەڵێ سپاس مەمنون بە ڕێزی باشە دڵە باش شەهادەکەت بە بڕۆنامەکەت خۆشە کە سبێنێت تەواوت کرد لە سایە بە حەسەیتەوە ناخێن بەداخم بۆچی چونکە لەم ڕۆژەدا هیچ شتێک نییە ئەوانشی تاویان کردووە چەند ساڵ تاویان کردووە بێشمانەتەوە شادە تەنها لەم ڕژاوک و کوشتنی کاتیلیات و هەر خوێندنیش پەشیمانی لە خوێندن تا ڕادەیەک بەڵێ زەرنە ژیان لە شارۆچکەی دەربەنی خانە بەرەو ڕاوەستانە ڕۆ وڵای ئەگەر بە مەزعاوە بەردامێ بەڵێ بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە و ئەم دۆخەی ئێستا پێویستمان بە چییە وڵای پێستمان بە هەمانگی و هاوکاری هەمومانەی پێستە لایەنەکان ئاوا ڕێککەون لە ناو خۆیان و چارەسەری بۆم دۆخە بدۆزەوە ئیشی چێت تۆ لێرە پێشمەرگە بکاک لەش ساغ بەیەخوا لەکە پێشمەرگەی لە داقوق سپاس دەکەم سەلامەت بەڕێ شارۆچکەی دەربەنی خانە ژیان چۆن دەگوزارێت وەڵاهی ئەوەیە کە ئەیبینیت تازە هاتووم شتێکی وام نەبینیەوە تۆوەم باس کرد چیە وەڵاهی مەعیشەتی بە هیچ جوێنێ ناڕوو ناڕوا ناوەڵ وەم پێشمەرگایەتیەوە ڕۆژەوەی نەسەر وردەورد باشە ڕێژەی بێکاری لێرەدا لە چه ئاستێکدایە بەو خوا من زۆر لە چونکە لە دەوام نازانم خەبەرم لێنی خەڵک ڕازیە لەم دۆخی ئێستا لە دەربەنی خان ناوەڵە کەس ڕازیە لە گیانی خۆی تا لە ئاسی ژیان ڕازی بێ واتە قەیران و بێکاریش دەربەنی خانی گرتوتەوە هەموو شوێنێکی گرتێت هەموو ناوچەی کوردستانی گرێتەوە نەک دەربەنی خان بەتەینێ چی شارێت توواڵێت هەمووی بێکاری کەڵکی نێڵات هیچ ڕێگایەکی نێڵاتەوە کە هیچ ئیشە بوێ باشە ئەوەی تو ئاگادار بێت خەڵکی دەربەنی خان بە تایبەتی گەنجەکان بە چیوە سەرقاڵە وەڵاهی بەدانیشتن و ئارەوەڵە هیچی کاس پێ نییە ئەم ئاوەی سیبەمان هەیە تا چەند خەڵک سوودی لێبینێ بۆ ڕاوماسی وەکو سەرچاوی بژێوی ژیانی خۆی بۆ خوا هەیە ڕاوی دیەکە بەس بۆ خوا من نەچوون تایسە تیا 10 ساڵان مەم شارە لەو ئەوەم نەخواردن ئەچم لە شوێنان ئاوتێرم ئەچم بۆ قەراخ ئاوتێرم لە سۆڵەی قەراخ تێرمی لە بەڵخە تێرمی هەروەڵ بۆ تێپەڕاندنی ئەم قەیران و ئەم دۆخە پێویستمان بە چییە وەڵای پێویستمان بە چارەسەرکردن چارەسەرێک چارەسەرێکی ئەم وڵاتەکە ئەم خەڵکە چاکبووی چارەسەرەکە لای تۆ چییە وەڵای چارەسەرەکە لای من ئەم حکوومەتەیەکە بتوانێت چارەسەری ئەگەر نەیکرد وەڵای نەیکرد شکوری خوا زیاترمانەیە جەنابە ئیشە چییە جەناب پرسیار لە منەکەی من ئێستا وەکو میهنە مامۆستام بەڵام بەهۆی دەربڕینی ناڕزایەتی و داکۆکیکردن لە مافەکانمان بایکۆتمان کردووە ئێستا پیکابێکم پێ و ئیشێک حەماڵیە کرێکاری هەبێ پێوەک باش مامۆستا لێرە ژیان چۆن دەگوزارێت لە دەربەنی خان وەڵاهی ئەمن و ئاسایشەکەی لێ دەرکەی ژیان تەنها ئەوەیە چۆنەڵێ ئارامیەک هەیە لە ڕووی ئەمنیوە بەڵام لە ڕووی دەرونیوە هەمومان نائارامین هەمومان لە قەلەقیان ئایندەمان نادیار گوزەرانی خەڵک قورس ژیان و گوزەران بەهۆی ئەم قەیرانە دروستکراوە قورس قەیرانە بە بڕایتە دروستکراوە لە سەدا سەد دروستکراوە مامۆستا ئاستی بێکاری و ئاستی هەژاری ڕێژەکەی بەرزە لێرە بەڵێ بەدڵنیایە لە هەر کاتێک زیاتر بەرزترە بەهۆی ئەم قەیرانە دروستکراوە خەڵک لێرە زیاتر بە چیوە سەرقاڵە زیاتر بەدانیشتنەوە بێئیش بەتاڵی بەتاڵی بێئیشیە باش مامۆستا جەنابەت پسپۆڕەکە لە چییە پسپۆڕیم لە زانستایە لە زانستایە خۆزگە لە دەروونناسیدا بووایە بۆی کە تۆزە شیکاری دەرونیمان بکردایەت بەڵام هەر دەپرسم مامۆستا ئەگە مرۆڤ ئەوەنە دانیشت و کار و کەسپێکی نەبوو خۆی پێوە سەرقاڵ کات لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەک لەسەر دەرونی کەسەکان دروستە بێت هەمومان تووشی انفعال بووین
لەوانەیە من و تۆ چەند خولەکێکی تر قسە بکەین قسەکانمان چۆنەڵێت تون و تیژی لێ بکەوێت ئەوەش ئەگەڕێتەوە بۆ بێئومێدی چونکە ئومێدمان هەیە بە خۆمان بە خەباتکردنی خۆمان بە خەباتی میلەتەکەمان بەڵام ئەم حیزبە سیاسیانەوەیان لێکردوین لە ئایندەی خۆمان دڵنیان نەبی هەیە نییە ئەم ڕووبارەی سیروانە هەیە بۆ ماسیە ڕاوێک ئەگەر کەسێک خۆی پێوە سەر قاڵکات تا چەند خەڵک توانێتی ئیسفادە لەو ماسیە ڕاوە بکات لە ڕووباری سیروانە وەڵام من بە حکمیەوەی کۆمەڵێک برادرم هاتوچۆ ئەوەیەکەن وەکو سوودی مادیەکە بڵێ بۆ ماسیەکە ئەوانەی کە منیان ناسم ئەوانەی کە ڕاوچی ئاسڵین و بە پیشە خەریکن ئەویان ئاگام لێ نییە کۆمەڵێ برادر لە بێ ئیشیە بۆ ئەوەی لە بازار ڕاوەنە نەسوڕێنەوە لە ماڵە تووشی کە بۆ بێتاقەتی نەبن ئەچن بۆ بێتاقەتی و بۆ کات بەسەربردن و هەنێک کاتیش دەستکەوتێکی بچووکیانە بێ بۆ خۆیان ئەیناوەکەوەی کە سوودی گەورەی لێ ببینرێ قەنەعەتم نییە مامۆستا ئەگەر هات و خەڵک ژیانی بەم جۆرە گوزەرا سەرنجامەکەی چییە بێ؟ وەڵی نابێ من کەوتم پێشەوتم بێ ئومێدیەک سەری کێشا بەڵام نابێ بە ئومێد بێت ئەبێ ئومێدمان بە ئایندە هەبێت لە داهاتوویەکی دوورا بێت لە نزیکا بێ میلەتی کورد بەدبەختی و ناڕەحەتی و زوڵم و زۆری زۆر بینیوە لە زۆر بەشی بەسەر بەرزیانە دەرچووە ئومێدەوارین ئەم قەیران و ئەم زوڵم و زۆرەی ئەم حیزبە کوردستانیانش بەسەرمانەوەیە لە ئایندەیەکی نزیکا بێت بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانانە پێویستمان بە چییە؟ پێویستمان بە یەک ریزی خەڵکە نەک حیزبەکان چونکە حیزبەکان تا یەک ریز بن تا یەک هەڵوێز بن سەرەکەنە جەرگی میلەت و ئەیخۆن بە هەموو حیزبەکانەوە تا یەک هەڵوێز بن و تا نزیک بن لە یەکەوە چەند ساڵی ڕابردوومان بینیوە سەریان کردووەتە داهاتی ئەم وڵاتەوە خواردویانە بەڵام یەک ریزی میلەتەکە بەلامەوە گرنگ یەک هەڵوێسی و یەخەباتی ریزەکانی خەڵک چی بکەن بۆ یەک ریز بن کە یەک ریز بوون ئەنجامی چی ئەبێت بۆچی یەک ریز بن؟ ئەگەر تەفرەقی حیزبی بێڵێت ئەم خەڵکە یەک ریز بێت داواکاریەکارمان یەکە داوای ئاوەکەی نیەکە داوای کارەباکەی نیەکە داوای خۆشگوزەرانیەکەین هەمومان یەکین بەڵام بەهۆی ئەوەی کە هەر چەند کەسێک و سەر بە حیزبێکە ناتوانێت داوای مافەکانی خۆی بکە ئەگەر یەک هەڵوێز بینەوە هەمومان پێکەوە داکۆکی لە مافی ژیان بکەین مافی نەتەوایەتی بکەین مافی مەدەنی خۆمان بکەین ئەڵبەت دەگەینە ئامانج ئەوانە زاڵمن خوانە ناسن موچە نەما کە موچە نەمایتر وڵات تێکەچێ ملیەکە یا بە داخلی ناو شارەکەی تۆ مامۆستایت داخلی بە پیکا بەکەی جارێک ناڕەتی بکەین بۆ پیاوە داخلیەکەی بازار ماوە لەسایە سەریم دوو حیز بە دزەوە هیچ بازار ماوە لادانی ئەم حکوومەتە بژێوی ژیانە گەڕێتەوە جارانە گەڕێت جەنابێت لێرە سەتاشانە دێوە سپاس دەکەم بازاڕێ چۆنە واللهی بازار چیە بازار بکە بازار ماوە لەسایە سەریم دوو حیز بە دزەوە هیچ بازار ماوە بۆ خۆم لەگەڵیانە نەبووم کەوازم لێ هێناوە لەسەر دزێتی و جەردەی مەرگە بووی 30 ساڵ کادریەکێتی بوو 30 ساڵ کادری لە دەربەنی خان و تا چێتە قەراخیەکەم کەس بووم لەم شارە کە هەموو کەسم ناسێت و زۆر زۆر چاکەم ناسێت کە کادرێکی پێشکەوتو لێ هاتوو بووم و هیچ شتێکشم بۆ نەکراوە زانی خەڵک ڕۆژانە تا چەند دێتە لات بۆ سەرچاکردن بۆی کە تا چەند بەشی ئەوە ئەکا کە تۆ بژوی ژیانی خۆتی پێ بەڕێکەی بڕوا بکە من لە زۆر بازام کەسی تیانێ لە دەربەنی خانە بەقی من لەسەر تاشینەوەکەن تقریبان 30 ساڵ زیاد 34 ساڵ سرم بە 350 چاک کردووە کاتی خۆی ئیساکێنە ڕۆژانە تقریبان 20,000 تا 30,000 هەرەوە نێکرێ دوکانیش ئەگەر بیخێتە سەرێک لە ئەشیاکەوە پاموو ڕۆژە 15,000 بۆدانی پێشگە مەسروفی ئەشیای ناو دوکان کە بیکڕیت پس کرێی کارەباوی مۆلی دەوی ئاو ئەمانە 15,000 ڕۆژان لە سەعات حوتی و نیوی بەیانیوە تێم تا 11 شەو لە دوکانە بزانی وەزعی ئمڕۆ ئەگەر تۆ بتەوێ ژیان وەڵی ژیان و ژیانی ئمڕۆ لە قورگی شێرایە ئەبێ دەریکەیتایە ترە بێ شەو ڕۆژ نەخەوی ئیش بکەیت توانێت بڵێن لە شارۆچکەی دەربەنی خاندا خەڵک لە نەهامەتی ئاژی تا ڕادەیەک وەڵا نەهامەتی جابرا لەوە زیاتر نەهامەتی چییە؟ نەهامەتیەوە کابراتێتە من زۆر کەس تێت بۆ دوکانم خواوەکی لە ئەمە هەموو ئەمە دراوسیانەدان پارەی بێنێ سەری بێچاک ئەڵێ بە قیسن بۆم بنووسە تا سەری مانگ ئەگەر هەر کاتێ پارەکە مەرگ پارەکە دەدرێت چەند کەس هاتۆ بۆ دوکان پارەی پێنە بۆ سرم بۆ تاشیە چی بکەم
چەنەها هاتی وەیە هەرتێ سەری بۆ چاکەم هەر پارەی لێ ناسێنم و هەمووی خەڵکە لە هەموو دەربەنی خانیشا من سەرتاشین بەکەمەزان بە 3000 تاش سەری مناڵ 2000 سەری گەورە 3000 3000 پێ قژە چاکە نەبەخوا لە نووسیشم و لێرانە هەتا نووسیم و قایمقام و بەشی ئابووریش دەستخۆشیان لێکردم کە من سەرتاشین مەرزان کردو لە شای دەربەنی خانە بە 3000 پێشی نییە زانی سەری زۆر کەس هاتووە سەریم بۆ چاکرێت لە سەرەتا لە ڕووی نەهاتووە بڵێ پارەم پێێنێ دوای کەسم چاکوتی وڵی پارەم پێێنێ وتم خەی چێکە حتیادی بڕ لێرە ژیان گەشتە بنبەست گیانگێتە من بەست چاوەکەی ژیان من لە حوتنی بانیوە تێم تا یانزەی شەو لە دوکانم بۆ 15 تا 20000 دوو عایلەمەیە 2 تەلەبەی جامیعەمەیە 4 تەلەبەی درم هەیە لە دادێن ئەی بەچی بژین جەنابیشی ئەڵێ 3000مەوە بۆ داخلی ئەم 3000 لەکوێ پەیاکە من بۆ داخلی جاران باش بوو جاران پارە بوو جاران ئیش بوو ئەمان ئەڵێن بەغا مەفلیسە ئایا بەغا مەفلیسە ئەمە مەفلیسی بۆ هەم کە تەنکەرەنەوتەوە ئێمە ڕۆژانە لێرا لە دەربەنی خانی تەنکەرەنەوە دەرناڵی ساحەتکەین ئەوە تنەیلەکەی ئەوە خەڵکەکەی ئەو شەوەی تەنکەرە بەر بۆ تۆ لێرە خوا بۆ ڕەحمیگە ساقەکەی زیرەک بوو ئەناڕۆ 100 کەسی بشێ لایەوە ناو بازاڕە ئەمە ژیانی خەڵکی دەربەنی خانە بەم شێوەکەی بینیت ژیانەکان بەچێوە سەرقاڵە گەنجی چی وڵای وعدە پێدەم تۆ وەرە ئێوارە شەو تەسویری ناو شار بکە هەمووی کورسی لای چایخانەکە وەردە بۆ خۆی دانیشێت چ پارەی بێ چایەکە خوا پارەی بێنێ بۆ خۆی دانیش هەمووی هەرەوەی گەنجی چی هیچ کرێکاری کووە کرێکاریتیان نییە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە پێویستمان بە چییە؟ وەڵا پێویستمان بۆیە بە زووترین کات ڕووکەینەوە بەغا نوێت چارەسەری هەرێمی کوردستان لە دەستی ئەم دەزانە دەرناچێت بەغا باشترین حەلە بەغاوە تا خەڵ بە ئام گشتی کاکەوەتە خەڵ من با پێ بڵێ من تەمەنم زۆرە لە کاتی سەدام حوسێن ئەوازم 2 جاریش گیراوم لە ئەمنیش و لە زەخبارات سەدام حوسێن من ئاگادارمی 1 فەردە برنجی بە 50 دینارە سکری ئەیدا بە من و تۆ بە 10 دینار چەند ساڵ شەڕی کرد لەگەڵ ئێرانە کەس لە ژیانی باز ئەو کەسانە کە بێژیانە لە ناخۆشییان برایەکی پێشبەرگە بۆ یان تەنزیم بۆ یام شێ ئاینا ژیان جارێ بایعات کەس هەر پرسیاری لێ نەکرد هەزانی ئەوە تا لێرا یەک حەزەکەم یەکشتی بەسیتی بۆ بڵێم نمونەیەکە بۆ بڵێم لە کاتی سەدام حوسێن و بۆ ئیستا کە بقارەنێکی من قوتابی بووم لە دەرکانی ساد و هاتم بۆ دەربەنی خان بۆ مەکتەبی زمناکۆ لە لای ماڵ مامۆستا حوسێنە بایعێک بوو بەیانی کە چوون بۆ سعات 8:30 سەیرەکەم چواردەوری بایعەکە گیراوە ئەمنێکی تیا بوو لێنە خەڵکی ترەگرێ ساحێبی بایعەکە ناوی حاجی ئەحمەی مێردی سەی حەلاو بوو کە دانی سەیرەکەم دەستی خستە ئەژنۆی ئەگری خەڵکوتیان کاکە ئەمە چییە لە خەڵکا وایە ئەمن دوکانەکەی داگیر کردووە پرسیارن لە ئەمنەکە کردوتیان کاکە ئەمە چییە وتی ئەم پیاوە 25 فلسی زیاد سندێ لە بایعێک 25 فلس لەسەر 25 فلس محاسبەی کرد و دوکانەکەی هەڕاستفرۆش کرد دەوەرە لە وڵاتی ئەمە نەوت چۆن ئەڕوا هەرکەس بۆ خۆیەتی چی ئەەکەی چی ناکەی کەس نییە بەس بۆ فەقیرە بەس فەقیر داماو بۆتەوە کاکەوەس خۆ ئەمە نمونەی بەڵگەی ڕاستیە کە کاک عەلی و کاک سۆرانی خەنە سەر شاشەی تەلەڤیزیۆن خۆ هەموو کەسێکە زانێت چۆن یەکێک بۆ نییە جوابی ئەم دوو پیاوە بداتەوە یەکێک بۆ نییە بێژی ئەم دوو پیاوە ڕازگۆنین معنای ئەم پیاوە قسەکانیان ڕازەوە هەموو کەسە زانێت کاکە وەڵڵی یەک کەس ئیمانی بەم دوو حیزبە نەماوە با پێ بڵێم چارەسەر چییە؟ چارەسەر چیە وەڵی چارەسەر ئەوەیە ئەگەر خەڵکەکە ڕاستکات داوای دندانی خۆی بکات داوای من کە پارەکەم لێ ئەسێنی و پارەکەم ناداتی و پارە بە خەڵ نادا و موچەی ناداتی خەڵک چی بکاریتر من ناڵێم وا بکەی کە بەس خۆیان ئەبێ بە خۆیان بچن و هەوڵێک بدەنیتر بەسە تەواو بەخوا خەڵک شەڕی مووسڵ بەخوا شەڕی مووسڵ تەواو بێ ئەوە حەشدی شعبیەی فرێنە لەولاوە بەخوا خەڵکی شەڵە سێرەیە بەخوا خەڵک ئەڵێ حەشدی شعبی خراپە من ئەڵێم زۆر چاکە هیچ خراپەیەکی نییە حەج ئەوە تا عەبادی خەڵکە لێ وایە ئەڵێ وایەوە پارە ئەدام و چەی خەڵکەدا هیچ کێشەیەکی نییە لەگەڵ هاوڵاتی ما پەیامەکانی هاوڵاتیان بوو کە زووخاو لە ناخیانە ئەبارێت کە زۆر تووڕەن کە زۆر بێزارن هاوڵاتیانی شارۆچکە دەربەنی خان زۆر بێزارن لەم دۆخەی کە ئێستا تێکەوتوون هاوڵاتیان پیان وایە ئەم دۆخەوا دەکات زیاتر خەڵک تووڕە بێت زیاتر خەڵک ناخی ئاگر بگرێت زیاتر خەڵک تووشی نەئارامی بێت زیاتر خەڵک تووشی نەخۆشە دەرونیەکان بێت ئەم بەڕێزە کە سەرتاشە لێرە لە ڕۆژانە 20,000 پەیاکەم 15,000 بۆ کرێ دوکان و کۆمەڵ مەسروفاتە ڕات و خاوەنی دوو خێزانە و خاوەنی خوێندکاری زانکۆیە و خاوەنی خوێندکاری ئەمەدەیە ناتوانێت ژیانی بۆ شێوەیە بەسەر بەرێت ئەمە ژیان و دۆخی هاوڵاتیانی شارۆچکەی دەربەنی خانە هیوادارین بەرپرسەکانی هەرێمی کوردستان
دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئەم دۆخە ببێنن لێرەدا کە لە دەربەنی خان ژیان چۆن دەگوزارێت. هەرم هاوڵاتیە دەڵێ لە تاو تەنکەرە نەوت کە بێرەدا دێت خەوما لێ ناکەوێت. ئەی پارەی ئەم نەوتە و ئەم تەنکەرانە بۆ کوێ دەچێت. هاوڵاتیان دەپرسن لە داهاتی هەرێمی کوردستان چەنە و چی لێ دێت. هاوڵاتیان دەڵێن قەیرانەکان دروستکراون، هیچی خۆرەسک نییە. بۆیە ئەمە پەیامی هاوڵاتیانە. ئێمە زیاتر بەردەوامە بین لە شارۆچکەی دەربەنی خان، زیاتر پەیامەکان بۆیە دەگوازینەوە بابزانن هاوڵاتیان چی کەیان پێیە و چ دەردەدڵێکی دیکەیان هەیە تا ئێمە بیخێنە سەر شاشە و ئێوەش گوێ بیستی بن. فەرموو لەگەڵمان بن. وڵا تەکسیەکم پێویستە. ئەی ئیشوکاری تەکسی چۆنە؟ وڵای کزە بێئیشی تەسیری گۆسە پارۆ ناکەوێتە قەرزەوە؟ بەرە وەڵا بۆ نمونە نەفەرێک بێ بڵێ وڵا پارەم پێ نییە بە قەرز بم بە بۆ شوێنێک. وڵا دەفتەرم هەیە قەرز، دەفتەری قەرزم هەیە هی داخلی ئارە بەخوا کابرا لە پێم نیە چی لێبم خۆ ناکردمە سەر 3000 یاە سەر 2000. ئیتر ئەم قەیرانە تەسیرگە سەر تاکسیش ئیش هەموو ئیشوکارێ. ئەو تەکسیە بژێوی ژیانی تۆ دەرناکە؟ بۆ خوا بڵێم دەری ناکە، هەر بانزیرەکە دەرەکە. ئەرە وەڵا ئەی باشە خەڵکی دەربەنی خان زیاتر بە چی وە سەرقاڵن، ژیانە چۆنە گوزارێ؟ خەڵکی دەربەنی خان هەمووی هەر ئیش خۆیەکە، هەیە ساری هەیە، گڵابی هەیە، مەعمەلی هەیە، هەرکە بە جۆرێک. ئەتوانین بڵێن ڕێژێ بێکاری لە ئاستێکی بەرزایە لێرە؟ وەڵاهی بەرز نییە، نزمە، زۆر نزمە. زۆر بێکارە؟ ئارە وەڵا ئارە وەڵای زۆر بێکار. من خۆمە ڕوانم بێکارم، من هیچ موچە و مەعاشێکم نیە لا و تەکسی لەبێ ئەویش مازدایەکی کۆنەی هێشتاوەشتە تا ئەوەگەی چاکەم ئەوگەنشکێ. ئەرە وەڵا ئەرە وەڵا گەنجەکان بە چێ سەرقاڵن؟ وەڵای گەنج هیچ بە هیچ. هەست ئەەکەی ئاسابی خەڵک زۆر گەرم بۆ بەهۆی بێئیشی بێکاری نەبوونیەوە؟ ئەرە وڵا تەسیرەکە لەسەر هەموو کێشەکان. ئەرە وەڵا کێشە زۆرە، هەمووش ئەڵێ تەشتی پڕئاشتی کاسەی پڕاشتی ماڵە. ئەوە یارە وەڵا تا چەند بێکاری نەبوونی ئەمە کاریگەری لەسەر پەیوەندی خێزانە بێت. بۆ ئەمە تۆ جەنابە دەڕۆیتەوە پارێکی باشە پەیان نەکرد بۆ بژێوی ژیانی ماڵماڵەکە. تا چەند کاریگەری لەسەر عەسای تۆ لەگەڵ ماڵماڵەکەدا شەڕ نەکەی؟ وەڵاهی کاریگەری هەیە، تۆ پارەوە پێ بێ دڵ خۆشترە، پێو نەبێ هیچ. ئەرێ وەڵا ژیان لێرە چۆنە گوزارێت؟ ژیان لێرە زۆر ناخۆش، 4000 ڕاتمەتنێ معاش مەدەنی و ماشە ئێستاژن داوامیشکەنەوە داوام سیستەمی موچەی کەدا مەزیا ئەمجارە زۆر قەت لێکراوە و مامۆستا بە تایبەتی ئەگەر ئاسایش و پۆلیس وەکو ئێمە گشتیە سیستەمی موچەی دەمانەکەی داوامانە کردو بەس ئەوان فەرقان بێ لە ئێمە ئەمەش ناکرێت. ژیان ئێمە چیە ژیانی ئەوان چییە؟ لێرە خەڵک زیاتر بە چیوە سەرقاڵە دەربەنی خان؟ وەڵی زیاتر سەرقاڵی ڕۆژانی ژیانی خۆی دیبا مەتەمادە بخاوەتەوە زیاتر شی نیە. بێکاری لێرە زۆرە؟ زۆر لە 100%. عەرەبەکانیشن ئاوارن، بەس ئێمە لەوان ئاوارەترین. ئەم عەرەب ئاوارێ بان پارەیان دێنێ، خواردنیان دێنێ، هیچ شتێکمان نییە. ئەگەر هاتوو مرۆڤ پارەی پێ نەبوو، ئەگەر هاتوو مرۆڤ کاری نەما، ئەگەر هاتوو مرۆڤ تووڕە بوو بێتاقەت بوو، ئەمە تا چەند پەیوەندی لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان ئەبێت تا چەند پەیوەندی لەسەر کاریگەری لەسەر پەیوەندەکانی خێزان دروست دەکات و کێشە و مشکلە لە ماڵە دروست نابێت. ئەم پەیوەندی کێشە خێزانی دروست دەکات و خێزان داوای پارەکە مناڵ داوای نەعلەکە مناڵ داوای شتەکانەکات و ئەگەر نەبێ پێداویستی تێباگی کێشە دروست دەبێت. ئەو کێشانەی کە تۆ بە تێویکەی کێشەکان زۆر زەقەوێتە لە ماڵەوە کە زەق بۆ توێ چارەسەری ناکەی. توێش مەجبوری ڕاکی کەس پێێتێکێک شت بکەی ئەو سایە دەبڵم سەر نەداوە ئیشی پێکەم سایەترم بۆ گۆڕیمە بۆ ئەو مەجبوری کەسابەت پێکەم. چی بکەم؟ داخلی ناو شارەکە میستە ڕۆژانە 5-6 پیان بە 100 میوتەوە یا بە داخلی ناو شارەکەی تۆ مامۆستایت داخلی بە پیکا بەکەی؟ بەڵێ ئەرەوەڵا هیچ جارێک ناڕە چی بکەین بۆ پیکاوە داخلیەکە. ئەوە پیکابی مامۆستایەکە. مامۆستا وای لێ هاتووە پیکا بکرێت و داخلی پێکات. من لێکێ لە بەرنامەکانی دیکەیە کە لەسەر ژیان و دۆخی مامۆستا ئاماژەم بە شتێکە ئێستش لێرە دووبارەی یەکەمەوە. لە سەرۆکوەزیرانی یابانیان پرسی هۆکاری پێشکەوتنی ئێوە چێ لە ڕووی تەکنەلۆجیاوە وابوون رەسەن بەشقی هەموو جیان. سەرۆکوەزیرانی یابانیش وەڵامی داوەتی 3 خاڵە.
یەکەم مامۆستا لای ئێمە موچەکەی وەکو موچەی وەزیر وایە، دووهەم مامۆستا حەسانی دیپلۆماسی هەیە، سێهەم مامۆستا ڕێز و شکۆی وەکو ڕێز و شکۆی ئیمپراتۆر وایە. بۆیە بوونێتە سەرمەشقی هەموو گیان لە ڕووی عیلم و لە ڕووی تەکنەلۆجیاوە. لێرەش مامۆستا ئەبێ پیکا بکڕێت داخلی پێ بکات. ئەمە ژیانی مامۆستای لێرە بە چاوی خۆتان ببێنن. ئەگەر مامۆستایە گاوا بێت کە موچە خۆرێکە، ئەی ئەبێ کەسێک کە موچەی نەبێت بەچی خۆ سەرقاڵکات. ئەمە پەیامەکانە، ئەمە وێنەکانە، خۆتان ببینن چی دەگوزارێت لە هەرێمی کوردستان و لە شارۆچکەی دەربەنی خانە. ئەوانە زاڵمن خوانە ناسن. موچە نەما کە موچە نەمایتر وڵات تێکەچێ ملیەکە یا بە داخلی ناو شارەکەی تۆ مامۆستایت داخلی بە پیکا بەکەی جارێک ناڕەچی بکەین بە پیاوە داخلیەکەی بازار ماوە لە سایە سەریم دوو حیز بە دزەوە هیچ بازار ماوە. لادانی ئەم حکوومەتە بژێوی ژیانە گەڕێتەوە جارانە گەڕێت. جەنابەت کە لەم دەرمانخانەدای ڕۆژانە خەڵک بەهۆی کێشە دەرونیەکانەوە کە بەهۆی قەیرانە تووشی بووە تا چەند خەڵکیە داوای چارەسەری کێشە دەرونیەکانەکات دەرمانی بابڵ ئەو دەرمانانەی کە بۆ کێشی عەساب کە بۆ کێشی هەڵچوون کە بۆ گرفتی دەرونی بەکاردێت. سەرەتا بەخێر بێن سەرچاو یعنی لە ڕاستی یا وڵاتێک لەم وڵاتی ئێمە هیچ ئیسفادەی نە قسەکردنەوەمان ئەمە سەرەتا. اینجا وەک ئەو شتێشکە تۆ بڵێ بۆ شتانە خەڵک زۆریە. ئێمە بڕاو کە سەرەتا ئەو شتانە هەنێکمان هەبوو بە ڕاچێتەوە بەینەمان فرۆشت. ئێستا وامالیات و ناهێنین. برادری خۆیە خەزمیە ناسیادیە یعنی شتی وایی نەبێت قسەکردن و ئەم شتانەی سفادی نەماوە لە وڵاتەیە. باشەکەواتە خەڵک بەهۆی قەیران زۆریە بۆ ئەوە تۆ بڵێ وەکو تراماڵە ئەم شتانە کابرایە هیچی نەکی نەسوێنەخوا برادەرمە و باوکمە و خزممە و نەخۆشە و ئەمە هیچی شتێ ئەوە بەزیانی شتەکە چیە مدمین بۆ پێوە خەفەتی هەیە قەلەقە ئەمەیە ئەوەی ئەو شتانەی واتە قەیرانەکان کارێکی وای کردووە کە خەڵک کاریگەری لەسەر عەسابی کاریگەری لەسەر دەرونی دروستکات بێ بۆ چارەسەری دەرمانە دەرونیەکان. کاریگەری زۆرە من پێ ناڵێم خەڵک زۆر هاتو یعنی مخۆم لێرا بوون تەنانەت وایات و ئەبێ بە سوێن خواردن و بینش بڕا پێ ناکە. ئەڵێ تۆ چۆن سەیدەلەیەکە و شتنی ئەی تۆ بۆچی تێکاکە وەڵای من کێشەمێ یان نازانم چێمە یان نەخۆشێکمێ یعنی قسەکە با بۆ شتێکی تر بەڵام لامان کات شاوان نییە. ئەو دەرمانانە مادی مخەدیریتیان نیە؟ هەموو مخەدرە با ناڵێم بۆ ئەوانی کەین تراماڵە ڤالیۆمە ئەو شتانەی هەموو مخەدرن. ئەمە چی لە مرۆڤەکە ئاگە بیخوا؟ وای لێگات شتێکە ئەی باتەینەی بوارێکی تۆ بڵێ چۆن قەلەقی و ئیسراحەت و هینێکێدات ئەوانەی کە قەلەقن ئیسراحەتیان پێکە ئەوانەی کە بڵم کێشیانی وەک شتێک بڵێ جەوی سافەکە یان شتێکا بۆ ئەو مەبەستە بەکارێن. ئەیناوەک بۆ نەخۆشی ئەوە نییە بڵێ ئازارشکێنێکی هینە بەو شێوش نییەوە نەخۆشەکە بکانێ هێڵی یا شتێ بەس کەسەکە وای لێ هاتووە چۆن بڵێ هەر بۆ ئیسراحەت بۆ تۆزێک ئیسراحەت بە دەروون و بە مێشکی بدا ئەگینا هیچ شتێکی تر نییە بڵێ لەو شێوەی کە ئاوا وای لێ بکات بۆ چارەسەری نەخۆشی بەکاری بێنێت شتی ترمان زۆرە وەکو بۆ چارەسەر جاری وای ئەڵێ بۆ منۆ ڤۆڵتارینە هەبێکی موسەکین شتێکی بەقوتر لۆڵ ناوەڵام من بەس تراماڵەکە ڤالیۆمەکە بۆ هین بەکارێنە من خۆم عەرەب کورد زۆر یعنی عەرەبەکان شتانانە زۆریان بووە. لەوەتەی ئەم قەیرانە دروست بۆ زیاتر ئەمە سەری هەڵداوە؟ ئەم قەیرانە بەڵێ زۆر یعنی لەوە پێشش هەبووە بڵێم نەبووە هەر هەبووە بەڵام ئەم قەیرانە هاتووە زیاترین بووە. ئەنجا وەکو مەسەلەی پار و ئەمانەش خەڵک وای لێ هاتووە ئێستا ڕاچێتەیەکی دکتۆر هێنێتە لای تۆ سەرەتا پێشوی بڵێ کە شتەکانم بەرێ یەکەم شت و یەکەم قسەی ئەوێڵە بای چەنە نرخەکەی چەنە یعنی پێشوی تۆ شتەکەی بیتێ یەکزڵێ نرخەکەی چەنە بڕاو کە چەند جار خەڵک هاتووە تێرە ئاو شتەکەشم بۆگرێتە علاگوتمە بایەونێ وای کاکەونم پێێنێ بۆ نمونە 5,000 یا 4,000 ئەیدەی بە قەرز باشە نایدەی بە خوارد نیمە ئەوەتە 5,000 پێ چدا قەرزەوە ئەڵێ شت بە قەرزەوە لە سەیدەلێ پارەدانە چدا قەرزەوە زۆر ڕۆشە دە قەرزەوە هەتا ێزش نهاتوە من کەسی خۆم نزیک برادرشتم پارەم داوە پێ ئەوە یعنی پێم وتۆ یعنی خۆشیتیانمە یعنی وام لاتەوتمە بۆ خۆ کێشەنی گەنجەکان تاچەر سەردانتانەکەن بۆ ئەو مادە دەرمانیانەی کە کاریگەری لەسەر دەرونیان دروست بووە بێن بۆ چارەسەری مێشک و عەسابیان و دەرونیان ئەمانە ناڵێم یعنی وڵاتێکە گەنج زۆریە خۆیەکی کەسێ بە تەمەەن بی و ئەمانە بۆ ئەو شتە نایە هەمووی گەنجەکانیان دێنالم وڵاتەیە ئەوە نەبێ بڵێ کەسێکە کە تەمەنی هەیە یان نەخۆشیە من پێ دەڵێم کەسێ نەخۆش بێ دیارە و کەسێکی ژین بێ دیارە بەڵام زیاتری ئەوەی کێتە ئەم وڵاتە و ئەم لەم وڵاتایە و سەردانی سەیدەلێ و سەردانی ئەم ڕەنگەوینانەکە زیاتر ئەوانن کە بڵێم گەنجە و کێشەیەکی یان شتێکی خەیاڵ و هەدەفی شتێکی هەبووە بۆی نەگونجاوە هەلێکی بۆ هیم نەبوو بۆی نەڕەخساوە کە بڵێم ئەو شتە بکات هەتاوەکو مرتاح بێت.
بۆ کارەکەی زیاتر ئەوەیە کە ئەم قەیرانەی دروستی کردووە ئێستا تۆ بۆ نمونە من و تۆ حەزمان لە شتێک بێ یان حەزم بۆ نمونە لە سەفەرێک بێ حەزم لە شوێنێک بێ حەزم لە بۆ نمونە لە جلێ جوان بێ لە شتێک بێ پارە پێ نەبێ یعنی تەبعاً تۆ کام شتەی بینە پەنای بۆ بێ من ێستا بێتەڵم جاری وا بۆ گەنج هاتوۆتە ئێرە بۆ نمونە زیبکێشتە لە دەموچاوی بووە ماڵهەمێک و سابوونێکم دا پێ بای 4-5,000 بووە خۆی دوی پێ بۆ سی لە برادەرەکەی سن بەخوا جاریوە بۆ بەسییان و 5,000 پێ نەبوو قەیرانیش لێرە قەیرانیش لێرە تاو سەری هەڵداوە ژیانی خەڵکی گیانە دەبن بەست سەداسە سەری هەڵداوە یعنی سەر هەڵدان چیە سەر هەڵدان ئەوەیە خەڵک بۆ نمونە مانگێک دوان سیان چوار ئەوەنە تەحملەکە ڕێژەی فرۆشی ئێوە دابەزیوە 100% ناک بڵێم 150 100% فەرقی کردی خەندا بەزانەوە نرخیشمان داوەست بڕوا بکە ێستا شتی وا ئەهێنی 3-4 پێی 500 دەخەیتە سەری خەڵک مناقەشە لەگەڵاکە یعنی تۆ شتی وایە 10,000 پێی 1000 خەیتە سەریاڵی بە 11,000 مناقەشەیەەکە من برادێکم لەم ڕۆژانە تەلەفۆنی کردی باش لە دەربەنیخان چۆن وەنەشتەرزانم لە کەلارە تی شتێکمان کڕی و 750 دەین بە 1500 وتی ولوتێتی هەر لە دەربەن بە 1000 کڕیمەتە یاسە چۆن شتی وایە وتم وڵای ئاواش و هێشتا مناقەشەشەکە 750 بۆ 1000 پەڕاندنی ئەم قەیرانە پێویستمان بە چییە بۆ تێپەڕاندنیم قەیرانە وڵای پێویستمان بۆیە بەس بنێ خواچاکیکە هیچ قسەکردن و ئیسفادە یعنی ئەمەلێک نی ئەمەل خۆپشاندانە بانگرتنە یان داخستنی دەوامە یان خەڵسانی خەڵکە هەمانە هیچ ئیسفادەی نەماوە چی شتێک لە وڵاتە ئیسفادەی ئەمە پەیامەکانی هاوڵاتیانی شارۆچکەی دەربەندی خان بوون کە هاوڵاتیان باسی ژیان و گۆزەرانی خۆیان بۆ کردین و ڕاز و نیازی دڵی خۆیان بۆ دەرکاندین هاوڵاتیان لێرە وەکو شوێنەکانی دیکە لە قەیراندا ئاژین لە قەیرانێکی ئابووریدا لە قەیرانێکی عەسابدا لە قەیرانێکی فشاردا لە قەیرانێکدا کە کاریگەری لەسەر کۆی ژیانی هاوڵاتیان کردووە بە جۆرێک کە ناتوانن کە نازانن چۆن خۆیان لەم قەیران دەرباز بکەن هەندێک پێیان وایە ئەم دۆخە تەنها بەڕاپەڕین چارەسەری دەبێت هەندێکی تر پێیان وایە دەبێت لایەنە سیاسەکان کۆک بن بۆ ئەوەی کە بتوانن ئەم قەیرانە تێپەڕێنن تێپەڕەکرێ لە تۆ پرسم نەوەڵە لە دەتێم زەڵمانەکرێ ئەی چی بکەین وەڵا قڕ پێ چی بکەین مەهرەوە قسەیە دەستە خۆش بە خاڵەکە ئەرە بەخوا هەرەوەیەژم بەخوا کە نەندامێکمی بەخوا 11 مانگە نەیاندامێ بەخوا خەڵک لە ڕێخوا دەستم لێدرێت بەخوا ڕەحەمکە ئینشەڵڵا کوڕە ئینشەڵڵا خوا ساحیر ڕەحمە ئێمە خۆمان بەبەختین ئەزانی چی زەمانەی ئەو تا دوعا گیرا و بسڵمانان ڕاستیانە کرد ئێستا ئێمە خۆمان چون ئەوەنە خراوین تێگەی لە خراوی خۆمانەوە دوعامان گیرا نایلیان پەیامەکانی هاوڵاتیان بەم جۆرە بوو هیوادارین قەیرانەکان کۆتایی بێت و خەڵکی لەم نەهامەتی ڕزگاریان بێت ئومێدی ژیانێکی خۆشیش بۆ دانیشتوانی شارۆچکەی دەربەندیخان و هەموو شوێنەکان دیکە دەخوازین هیواداری خەڵک چیتر لە قەلەقی و دڵڕاوکێتان نەبێت هیواداری خەڵک چیتر تووشی فشارەکان نەبێت پەیامی ئەم جارەشمان لە شارۆچکەی دەربەندیخانەوە گەیشتە پەیام تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت